سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە دووبارە دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەتی کاندیدانی ژمارە 147 کۆمەڵی دادگەری کوردستان لە بازنەی هەولێر. دیارە بەرنامەیەمان کە ستۆدیۆی 147 تایبەتە بە کاندیدانی بازنەی هەولێر لە هەولێر، وەروەها ناساندنی ئەم کاندیدانەوە ئەو کارنامەی کە کۆمەڵی دادگەری بۆ ئەم هەڵبژاردنەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دایناوە. بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیە لە خزمەت کاندیدی ژمارە 3 زۆر بەڕێز مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجیدام. مامۆستا یاخوا بەخێر بێ، سوپاس دەکەین. سلام لێرەوە دەستخۆشیتان لێ یەکەم و سڵاو و ڕێزی تایبەتم هەیە بۆ سەرجەم بینەرانمان لە هەرێمی کوردستان و سەرجەم ئەوانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەمان بینین. بەڵێ مامۆستا با لەوە دەست پێ بکەم. ئەو کارنامەی کە کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنەکانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دایناوە، دیارە کارنامەیەکی تۆکمە و لەسەر ئەساسێکی زانستی ڕێک پوخت کە لەگەڵ بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان دێتەوە. دیارە لەو بابەتەی کە تایبەتە بە سیاسەت و بەڕێوەبردن ئێمە گرفتمان هەیە لە چاڵاکردنی ڕۆڵی دامەزراوە یاساییەکان. کۆمەڵی دادگەری دەیەوێت ڕۆڵی دامەزراوە یاساییەکان بە تایبەتی پەرلەمان چۆن بێ، چۆن مامەڵە بکە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، دیارە ئەو کارنامەی کە کۆمەڵی دادگەری کوردستان دایڕشتووە وەکو ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان، ئەوە سیاسەتی کۆمەڵی دادگەری کوردستانە و بەرنامەی کۆمەڵی دادگەری کوردستانە وەکو هێزێکی سیاسی ڕەسەن بۆ خزمەتی خەڵک و بۆ بەڕێوەبردن و سیاسەتێکی دروست کە لە خزمەتی سەرجەم هاوڵاتیانە بێت. یەکێک لە پایە هەرە گرنگەکان یا بنەما هەرە گرنگەکان و هۆکارە هەرە گرنگەکان لە هەر وڵاتێکە بۆ گەشەکردن بەرەو پێشچوون و دانانی بەردی بناغەیەکی بەهێز پەرلەمانێکی بەهێزە. بۆیە بەداخەوە ئەوەی کە ئێمە ئەیبینین کە بۆ کۆمەڵی دادگەری کوردستان لە یەکەم خاڵی بابەتی کاری سیاسی و بەڕێوەبردنە، تەوەری کاری سیاسی و بەڕێوەبردنە جەخت لە پەرلەمانێکی کارا دەکاتەوە، چونکە پەرلەمان بناغەیە بۆ سیاسەتێکی دروست، بناغەیە بۆ بەڕێوەبردنێکی دروست، بناغەیە بۆ دانانی یاسا و ئەو یاسایانەی کە لە خزمەتی خەڵکایە. ئەوەی کە ئێمە ئەمان بینین کە دەڵێم کۆمەڵی دادگەری کوردستان، کۆمەڵی دادگەری کوردستان بە وردی دیراسەی بارودۆخی ناوخۆیی بە سیاسەتی بەڕێوەبردن و بارودۆخی سەرجەم دامەزراوەکان دەکا لە هەرێمی کوردستان، دێت دەستنیشانی برینەکانەکات. ئێمە ئەمانەوێت ساڕێژی ئەو برینانەکەین کە لە جەستەی بەڕێوەبردن و سیاسەتی هەرێمی کوردستانایە. یەکێک لە برینەکان پەرلەمانەکەمانە. کەواتە لە ڕابردوو کۆمەڵی دادگەری بە شێوەیەکی گشتی درشی بەوە کردووە کە ئەو پەرلەمانە لەو ئاستادانە بووە کە بتوانێت بۆ مەهامە گرنگەی خۆی کە ئەرکی خۆیەتی هەستێت. ئەمەش بەهۆی چیەوە؟ هەژمونی حیزب بەسەر پەرلەمانەوە و سیاسەتێکی ناڕێک و نادروستی ئەو هێزە سیاسیانەی کە لە دەسەڵاتن بۆ ئەوەی پەرلەمان بێبایەخ بکەن، پەرلەمان وا لێ بکەن خەڵک گرنگی پێنەدات، پەرلەمان وا لێ بکەن کە نەتوانێت بە ئەرکی سەرەکی خۆی هەستێت. بۆیە ئەمە وای لێکردین کە چیمان هەبێت کە ئێمە وامان هەست بەوە دەکەین ئێمە ئەگەرەمانەوێت گەشە بکەین بەرەو پێش بچین و هاوڵاتیان بە حەق و مافی خۆیان بگەین. یەکەم ئیشمانەوە چییە؟ دروستکردنی پەرلەمانێکی کارایە. ئەمەش ئەرکی کێ؟ ئەرکی دانیشتوانی هەرێمی کوردستانە، ئەرکی جەماوەری هەرێمی کوردستانە، ئەرکی سەرجەم ئەوانەیە کە مافی دەنگدانیان هەیە کە گوێ بۆ قسانە نەدەن کە دەڵێن پەرلەمان هیچ نێ و هیچی پێ ناکرێت. نەخێت، ئەگەر پەرلەمانێکی کارامان هەبێت، ئەگەر لەسەر بنەما و بناغەیەکی دروست کار بکات، هەموو شتێک بە پەرلەمان دەکرێت. باش دەگەڕێمەوە. بەخێراتنی میوانی دووەم زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد جەمال هەرتەلی دەکەم، کاندیدی ژمارە 7 لە بازنەی هەولێر لە لیستی 147 کۆمەڵی دادگەری. کاکتۆر یاخۆ بەخێر بێت. باسەرەتا لەو دەستت دەست پێ بکەم بزانین هۆکاری چییە کە دەست لەو شێوەیە. زۆر سپاس
ومێدی سەلامەتی بە هەمولایەک دەخوازم. بسم الله الرحمن الرحیم. والله مامۆستا محەممەد شەوی بانگەشە ڕێک لە دوای ساعت 12 و شتێک لە هەڵواسینی یەکەم پۆستەر قەدەری خوای گەورە ئاڵقەی دەستم لە ئەو تەلەگیر بوو کە پۆستەرەکەم لێ هەڵواسی. ڕاستەوخۆ ئاوا دەستم لە ئەوێگیر بوو تۆزێک برینێکی قۆڵی لێ بەڵگەی لەسەوەی کاندیدانی خۆمان بەخۆیان بە گوروتین لەگەڵ ئەندامان کار دەکەن و ئەوە نییە کارەکە لەسەر شانی کۆمەڵێک کەس بێ و ئەوانیش لێی دانیش بن بیدا بە کۆمپانیا ئێمە خۆمان بە ئەرکی خۆمان هەڵەسین ئەگەر هەمان بێ وەکو هەموو جارەکانی پێشوو لە هەموو هەڵمەتەکان بەشدار بووین هەر لەسەر عامود و لە هەڵواسینی پۆستەرەکانەوە تا سەر سندۆق ئینشاءالله پارێزەری دەنجی هاوڵاتیان و خەڵک دەبین بە ئیزنی خۆ. پرسیارم لەسەر ڕۆڵی دامەزراوە یاسایی کرد کاک دکتۆر ئەحمەد لە دیارە یەکێک لەو خاڵانەی کە لە تەوەری دووەمی سیاست و بەڕێوەبردن لەو کارنامەی کە کۆمەڵی دادگەری دایناوە تاکید لەسەر بەهێزکردنی ڕۆڵی دامەزراوە یاساییەکان دەکە کە پەرلەمانە. پرسیارەکەم ئەوەیە کە نەزڕەیەک لای خەڵکی دروست کراوە بە تایبەتی دووهێزی دەسەڵات بەوەی کە پەرلەمان هیچ نییە و هیچی پێ ناکرێ و زۆر جاریش ئەوە بە خەڵک دەفرۆشنەوە کە زۆری نین. ئەگەر پەرلەمانێکمان هەبێ کە زۆرینەیەکی لیستێکی ڕەسەنی وەک کۆمەڵی دادگەری تێدابێ جیاوازی هەیە لەگەر ئەو پەرلەمانێک کە زۆرینە لای خەڵکی دیکە بێ کە بارودۆخەکە بەو شێوەیە؟ بسم الله الرحمن الرحیم و بی نستعین. دووبارە دەستخۆشیم لەو ستافی بەرنامەیە جەنابتان و جەنابی شتوک و پێشکەشکار و سوپاس بۆ مامۆستا قۆمریەش و هاوکارانیش لە پەخشی ئێرە و پەخشی ڕاستەوخۆی سلێمانیش. بەڕاستی مامۆستا محەممەد باسکردن لە دامەزراوە وەکو دەڵێ ئومێدێکی سەرکەشانەی دەوێت بۆ ئەو کەسانەی کە بەجددی دەیانەوێت خزمەت بکەن و زیاتر وەکو دەگوترێ هەر وڵاتێک ئەگەر بتەوێ هەیمەنەتی ئەو وڵاتە ببینی یا سەرکەوتنی ئەو دەوڵەتە ببینی دەبێت سەیری دەستوری بکەیت و دواتر سەیری ئەو شوێنانە بکەی کە تێیدا سەرچاوی دروستکردنی قەرارن. ڕاستەوخۆ ئەوانەی کە ئەگەر چ لە ئاستی حیزب یا لە ئاستی کەسایەتی ئەو قسانە بکەن و ئۆباڵێک بخەنە سەر ئەوەی کە پەرلەمان پێگەیەکی گرنگی نییە ئەوانەی کە دەستنە پەرلەمان من لێرە پرسیارەکە ئاراستەی خودی کەسەکان دەکەم و ئاراستەی ئەو دامەزراوانش دەکەم کە بە جۆرێک ئەو ڕۆڵە گرنگجیە کەم دەکەنەوە خۆی لە ناو ماڵێک کە دەژیت ئایا دەتوانی ئەو تۆمەتە قبول کە بڵێ ماڵەکەت هیچ بنەمایەکی نییە یا هیچ گوێگرتنێک نییە یا هیچ شتێکی بەسەر هیچەوە نییە. یعنی بەڕاستی شتێکی ناڕەوایە و حەقە پێشی هەموو کەس دوو حیزبی دەسەڵاتدار بچنە ژێرباری عیبەیەکی زۆر گەورە و بە تەئکید ئەو هەرێمەیان تۆمەتبار کردووە و لەکەداریان کردووە عیبەی زۆریان هێناوەتە سەر و ئێستاش بەشێکی خەڵک ئاگاداری ئەو لەزمە گەورانە نین کە بەهۆی شکستی پەرلەمانەوە ئەو بەشمەینەتی هاتوۆتە سەر ئەو میلەتە. بەڵام هەم میلەتەکەمان خۆراگرە هەم حیزبەکانی معارەزەش بەڕێزەوە مامەڵە دەکەن لەگەڵ هەندێک پرس و پرەنسیپی گەورە بۆی خەڵک متمانە زیاتر لە دەست نەدات. بە تەئکید پەرلەمان یەکێکە لە دامەزراوە هەرە گرینگەکان و ئەگەر ڕۆڵیشی کەم کرابێتەوە بەڵام ڕۆڵی هەر بووە و ڕۆڵیشی دەبێت بە ئیزنی خوای پەروەردگار و ئێستاش جەماوەر لێرە موقعی گرینگی جەماوەر لە شوێنی خۆیەتی کە ئەگەر خەمی شکۆی پەرلەمانتانە دەی ئێستا چالاکتر دەنگ بدەن بۆ ئەو بربژێرانەی کە لەوێ سام و هەیبەتی پەرلەمان بۆ خۆی بجێڕنەوە و ئێوەش ئینشاڵڵا ڕۆڵتان دەبی لە ژێرانەوەی ئەو کیانی دەوڵەت و پەرلەمانش بە ئیزنی خوا. بۆی هەندێک گۆڕانکاری لە سیستەمی ئەو جارەی هەڵبژاردن هەم کرانە چواربازنەی هەم کەمکردنەوەی ڕێژەی کورسیەکان و بابەتی کۆتا و سەرپەرشتیکردنی کۆمیسیۆنی عێراق لە هەڵبژاردن دەکرێت بڵێن هەڵبژاردنەکە چارەنووسسازە بەڵام چارەنووسسازتر ئەوەیە کە خەڵک باشتر بەشداری تێدا بکە و بێ کۆمەڵێک کوتلەی پەرلەمانی بسێتە پەرلەمان کە داکۆچی بکە لە خەڵک و بارودۆخی ئێستا لە بەرچاو بێ و گۆڕانکاری دروست بێ. بەڵێ بە تەئکید مامۆستا محەممەد قسەیەکی باوی مەشروع هەیە دەڵێ هەر کەسێک کە حەقێکی پێشێلکرا مافێکی خورا چ کەسێک چ ستافێک بەردەوام بوون لەسەر داواکردنی حەقەکەی دەبنەوە خاوەنی ئەو حەقە شەرعیان ئەگەر ماوەیەکی زۆریشی بەسەر تێپەڕی. بۆ ئێمە دیسان دەڵێن هەموو جەماوەری کوردستان بزانن کە ئەگەر بەشێک لە مافەکانی ئێوە پێشێل کرایە لەسەر ئەوەی کە سام و هەیبەتی پەرلەمان یا دامەزراوە گشتیەکانی دیکەی وڵات پێگەیان کەم کراوەتەوە بە هەمومان بەیەکەوە لەسەر داواکردنی مافە ڕەوایەکانمان نەلەخشاو بین بەردەوام بین بە مافەکانمان دەگەین و ئەوانەشی کە دەستیان هەبووە لە کەمکردنەوەی
ئەو ڕۆڵ و حەق و مافانە بە ئیزنی خوا پەروەردگار هەم مێژوو ڕیسوا و شەرمەزاریان دەکا هەم ئێوەش دەستان هەیە لە شەرمەزارکردنی ئەو جۆرە کەسانە. ڕاستەوە خودی وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە بەڕاستی یعنی ناکرێت کە هەست بە گرنگی شوێنێک بکرێت و بەرپرسیارانە لە بەرامبەری نەجوولەینەوە نەوەستینەوە یا هەوڵی بەدادگاییکردنی ئەو کەسانە نەدەین کە ڕۆڵیان هەبووە لە بەرەو هەڵدێربردننی ئامانجی میلەتێک نەتەوەیەک و داهاتووی هەرێمێکی گەورە بەڕاستی کە ئێمە دەڵێن کورد زوڵمی لێکراوە و کورد ناحەقی بەرامبەر کراوە لەلایەن دژمنانیەوە ئەی ئێستا ئەو هەموو ناحەقیانەی بەرامبەر ئەو میلەتە ڕەشوروتەی بەشمێنێتی ئێمە دەکرێت چێیە لەلایەن بەداخەوە ئەوانەی ناویان لە خۆنایە بەرپرس لە حەقەتدا نوێنەری خەڵک نین هەموو جار بە دەنجی تەزویر بە ساختەکاریەوە بە خۆخستنە ژێرباری کۆیلایەتی ئەو لە وڵاتانی ئەملاو ئەولا هاتوونەتە دەستیان بەسەر قوتی ئەو میلەتە و یا دەسەڵاتی ئەو میلەتە گرتووە هیچ ناحەقیەک بەردەوام نابێت تا ڕۆژی قیامەت هەم لێرەشەوە وەکو مێژوو بۆ هەموو گەلوونەتەوەکان هەر ئەو ساڵی کە ئێستا ئێمە تێدا دەژین فەرموو چەند دەسەڵاتدار بە قووەترین هێز و دەسەڵات گەل و میلەت ڕای ماڵین و لە سەرۆکایەتی وڵات نەبوو پێشوازی لێ بکە لە ساڵانی پێشوش و هەر کەسێک سەرنجامی زوڵم و نادادپەروەری بی ئەوە سەرنجامەکەیتی و ئەو قسەیەش با بڵێ مامۆستا محەممەد ئەو بەرپرسانەی کە ئێستا لە شوێنی خۆیان و خەڵکێک دەڵێ کە گۆڕانکاری ناکرێ بڕواتەن هەبی لە ئێستاڕە ئەوانە جوڵاون لە ئێستاڕە ئەوانە ئەو متمانەیەی کە لە دڵی خەڵک دەریان هێنا هاتووە لە دڵی خۆشیان دەرهاتوە دەزانن کە نوێنەری ڕاستەقینە میلەتینی بۆیە ئاوا لە خەڵک دەترسن بۆیە ئاوا جارێکی کە دەیانەوێ وەکو کۆیلە سەیری خەڵک بکەن خەڵک خاوەنی دەنجی ئازادی خۆیتی تۆ چه علاقەت هەیە دەنگ بەچێ دەدەی یا بۆ دەنگ نادەی یا ئیلا دەبی ئاوا بکەیت ئەوانە هێمایەکانی فەشەلیانە بە ئیزنی خۆ. باش داهاتی گشتی مامۆستا خۆمەری یەکێکە لەو خاڵانەی کە لە کارنامەکەی کۆمەڵی دادگەری زۆر تەکیدی لەسەر کرایەتەوە لە خولەکانی پێشتریش پەرلەمانیش بەشێکی هەرەگەرین کاری پەرلەمانی بۆ نمونە پەسەندکردنی بودجەیە دەکرێت لە وڵاتێک دابین کە شتێک نەبی بەناوی بودجە سەرفکردن بەو شێوازە بی داهات بەو شێوازە نادیار بی کە ئەو وڵاتە پڕ لە سامانە خەڵک لە قات و قوڕی و لە نەهامەتی و لە چاوەڕانی موچە و لەو بابەتانەدا بێ کۆمەڵی دادگەری دێ و لەو بابەتەدا چی بکە؟ بەڵێ هەروەکو وتم کۆمەڵی دادگەری کوردستان جەختی لەوە کردووەتەوە بزانێ برینەکانمان لەکوێیە یەکێک لە برینەکانی جەستەی ئەو میلەتە بەتاڵانبردنی سەروەت و سامانی ئەم میلەتەیە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکان و لە ناویشیانە لەلایەن کەسانی دیار و سەرکردەکانیان جا ئەمە بۆتە چی؟ ئەمە بۆتە هۆی نەهامەتی بۆ ئەو خەڵکە و سەرچاوی ئەمەش بۆ چێ گەڕێتەوە دەستورمان نییە باشە دامەزراوی چاودێری دارایی و دەستەی نەزاهەمان نییە بۆ چاودێریکردن و ڕێگری لە گەندەڵی و ئەمانیش بە دڵی خۆیان سیاسیەکان بوونەتە بازرگان لەسەر ئەو میلەتەوە داهاتی ئەو میلەتە کە زۆرینەی داهاتی نەوتە هەمومانەی بینین ڕێگە و بانەکانە بینین کە ڕیزی ڕێتڵی تەنکەرە نەوتەکان دوای ئەوەی کە عێراق بڕیاریدا کە نەوت نابێ بە شێوەیەکی یاسایی بفرۆشێ و لەڕی سۆمەوە بێتوانە سیرمان کرد ڕیتڵی تەنکەرە نەوتەکان زیادی کرد کەواتە خەڵکە ئەبینێ بە بەرچاوی خۆیەوە کە نەوتی ئەو وڵاتە بەتاڵانە برێ کەسیش نازانە داهاتەکەی بۆ کوێیە چونکە هەمومان وەزعی موچەی خەڵکە زانین ئەوە دەگەڕێتەوە لە بۆ نەبوونی زۆرینەی پەرلەمانی بەهێز بەڵێ بەردەوام ئیشیان لەسەرەوە کردووە زۆرینە لای خۆیان بێت بۆ ئەوی ئەو بەو زۆرینە بتوانن ڕێگری لە هەر یاسایە بکەن کە لە بەرژەوەندی خەڵک بێت هەر پرۆژە یاسایە کە ویستویانە خراوەتە بەرنامەی کارەوە ئەوان بە 50 زائید یەکەکە ڕەفزیان کردووە بەڵام ئەو یاسایانی کە لە بەرژەوەندی خۆیان بووە تێیان پەڕاندووە کەواتە ئەبێ خەڵک میلەت بزانێ ئەگەر نەوت بەتاڵانە برێ ئەگەر ئێمە دەستی نەزاهەمان نییە ئەگەر باج و ڕسومات زیاد کراوە لەسەر خەڵک ئەگەر بار و گوزەرانی ژیانی خەڵک قرس بووە بەشێکی خۆیەتی ئەگەڕێتەوە بۆ خەڵک خۆی چونکە بەرپرسیاریەتەکەی نەخستوەتە ئەستۆی ئەمانەتەکەی نەداوە بۆ کەسانی کە ئەمانەتدارن کە ئەمینن کە دەستپاکن لە ڕابردوو بۆیە هەمومان ئەو واقع ئەمان بینیوە ئەزانین ئەو واقع چۆنە کەواتە ئێستا لە ڕۆژی هەڵبژاردن لە 20دا ئەوە ئیرادەی خەڵکە کە ئەتوانێت گۆڕانکاری بکات و ڕێگری بکات
لە هەر جۆرە پێشێلکاریەک کە بەرامبەریان نەکرێت ڕێگری بکات لە هەر جۆرە نادادگەریەک کە بەرامبەر بە میلەتەکرێت چونکە سەروەت و سامانی ئەم میلەتە ماڵی ئەم میلەتەیە مافی ئەم میلەتەیە ئەبینین تەنانەت لە وڵاتانی دراوسێەوە کەسانی ناشایستەیەن بەسەر ئەم میلەتەوە بازرگانیەکەن بەسەر ئەم میلەتەوە ئەخۆن بەسیترین نمونە تازەترین نمونە ئەگەر بڵین ئەوە داهاتی ناوخۆیە ئەگەر بڵین ئەوە مافی میلەتە سەرجادەکان ئەمڕۆ ئەیبینیت کە بە ئیعترافی خۆیان بە ملیۆنان دینار صرف کراوە لە پۆستەرات ئەگەر حیزبێک دەسەڵاتێک 32 ساڵ لە دەسەڵاتە بێ چی پێویستی بۆ هەموو پۆستەراتە هەیە چی پێویستی بۆ هەموو دیعایە هەیە کەواتە کە ئەمە ئێگەر پارە نییە ئەوە بەچی کراوە پارەی خەڵکە و میلەتەوە ڕاوەتەوە داهاتی ئێستا ئێمە بۆ نمونە موچەخۆر لە هەرێمی کوردستان هەموو جارە کاتی هەڵبژاردن وایە 3-4 مانگ موچەکەی نییە دوایی موچەکانیان لەسەر جادەکانە بینی بە پۆستەر بێجگاوە یاسا بۆ خەڵک دەرەکرێ هەر لە هەولێر شارەوانی و پارێزگا کۆمەڵە یاسایان دەرکردو بۆ بەربژێرەکان و بۆ حیزبەکان وەڵی ئەوەی ئێستا منەی بینم هەر هەمووی پێشێلی ئەو یاسایانەیە کە خۆیان دایان ناو کەواتە یاسا بۆ کێ یاسا بۆ خەڵکی ترە نەک بۆ خۆیان هەر خۆشی پێشێلیەکە بۆ نمونە جەزری وەسەتی مەمنوعە ئێکوا بڕۆ هەموو جەزری وەسەتیەکان گیراوە ترافیک مەمنوعە هەموو ترافیکەکان گیراوە لای شوێنە گشتیەکان مەمنوعە هەمووی گیراوە کەواتە ئەم دەسەڵاتە ئەم بێ یاساییە بۆتە بۆی مامەڵی لەگەڵ دەکرێت چۆن دەتوانێت ڕابگیرێ خەڵک چی لەسەر شانە خەڵک لەسەر شانیەتی ڕۆژی دەنگدان کە بۆ نمونە ئێمە بینیمان ئەو هەموو زوڵ مستەمە لە خەڵک کرا یەکێک لە بەسیترین سادەترین مافی خەڵک دەربڕینی ناڕەزایی و خۆپیشاندان و گردبوونەوەی نایەڵن نەیانێشتۆ خەڵگەوەش بکە تەنانەت کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هاوخەمی لەگەڵ غەزە دوای ئەو کۆمەڵکوژی کە بەرامبەر بە غەزە کرا دوای ئەو ناحەقی کە بەرامبەر بە غەزە کرا دوای ئەو پێشێلکردنی مافی مرۆڤی بەرامبەر بە غەزە کرا گردبوونەوەیەکمان ویستمان لە بەردەم بارەگەی خۆمان نابیکەین بە هەزاران هێزی کۆماندۆ دەوروبەری بەڵبەندی کۆمەڵی دادگەریان گرت من کە خۆم ئەندامی سەرکردایەتیمەوە هاتم نانێژ بێ کەواتە ئەمانە بە هەموو شێوەیەک ماف و ئازادی خەڵک پێشێلەکەن قوت و داهاتی خەڵک هەمووی بۆ خۆیانە لە بەرژەوەندی خۆیانە بە دادگەرانە ئیشیان نەکردووە بۆیە 32 ساڵی حکومڕانیان خراپترین 32 ساڵی حکومڕانی بووە پێویستە خەڵک هۆشیار بێتەوە جەریئانە لە ڕۆژی دەنگدان بچێتە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆی بدا بەو کەسانەی کە لێی ئەمینە دەستپاکە لە ڕابردوو هیچ خاڵێکی ڕەشیان نییە لە ڕابردوو ئەوەی کە کردویانە لە خزمەتی میلەتا بووە ئەوانەش ئەو کەسانە بوون کە خۆی پەروەردگار بەسەر خۆیانەوە بین بە چاودێر ئەوەی کە چاودێری خۆی پەروەردگاری بەسەر خۆیەوە بینی خیانەت ناکات دزی ناکات دەستپاکە ئەمینە ئەمانەتدار دەگەڕێ مۆلات کاک دکتۆر شتێک لەلایەن مەچینەیەکی ئیعلامی گەورەی دەسەڵات دروست کرایە بەوەی کە ئێوەش وەکو کۆمەڵی دادگەری جیاوازیتان نییە لەگەڵ ئەو حیزبانەی کە 32 ساڵە حکمیان لەدەستە باز لەو دەکەن ئێوەش بەشداری حکوومەتتان کردیە ئێوەش لەسەر داهاتی میلەت دەژین ئێوەش یعنی کۆمەڵێک تۆمەت دروست کرایە کە ئەوە بۆتە بەشێک لە زیهنی خەڵک دەکرێت پێم بڵێ جیاوازی ئێوە کۆمەڵی دادگەری چیە لەگەڵ خەڵکی دیکە کە دەنگدەرێک بگاتە و قەنەعاتەی متمانە بە کاندیدەکانی لیستی 147 بدا بەڵێ دەستخۆشی مامۆستا محەممەد جیاوازی هەر لە شاهدێکی قورئانەوەیە ئەفەنەجعل المسلمین کالمجرمین ما لەکم کەیفە تەحکومون خوای پەروەردگار دەفەرمێت چۆن کەسێک کە پشت لە بەرنامەکەی خوا دەکا کە ژیانی خۆی شپڕزەیی و شەرانجێزیە سەر لێ شێواویە لەگەڵ کەسێک کە ڕوو لە شەرعی خوای پەروەردگار دەکات و پێغەمبەری ڕەحمەت بە پێشەوا و قائید و ڕابەر و مامۆسای خۆی دەزانێت چۆن وەکو یەکە ژیانی کەسێک کە سەرتاپایە لە جەهالەت و گومڕایی سەر لێ شێواوی کەسێکیش کە بە تروسکایی ئیمان و وحی خوای پەروەردگارەوە ڕێکا دەکات و بە تەئکید خەڵکێک کە خاوەن بەها و عەقیدە و دینە هەمیشە خەمی ئیسلاح و چاکسازیە بۆ وڵات بۆ بەشەر و مرۆڤایەتی دواتر بۆ مسلمانان بە شێوازێکی گشتی تر
هاتنی ئیسلام ڕەحمەتە للناسی بۆ هەموو خەڵکی. دواتر لەناو ئەو وڵاتەی ئێمە باشە کۆمەڵی دادگەری کوا یەکێک لە وەزارەتە سیادیەکانی لە بەردەست بوو بێت و کامیل سەلاحەتی هەبوو بێت، بەڵێ هەندێک جار لە هەندێک وەزارەتەکان تا ئاستی وەزیرمان هەبووە، ئەویش بە پۆستی وەزیر نەک ستافی وەزارەت هەمووی، نەک سەلاحەتێکی ڕەها، نەک بودجەیەکی بەرفراوان و بێ لێپرسینەوە وەکو ئەوەی لە بەردەستی خۆیان دەبیندرێ. ئەو جار شاهدی ئەو هەموو خەڵکە لە بینینی بەڕێوەبەرە گشتیەکانمان و بەرپرسە باڵایەکانمان چ لە حکوومەت چ لە ناو بارەگاکانی خۆشمان کە سوپاس بۆ خوا بوونەتە فریاد ڕسێک بۆ خەڵکی بەشمەینەت و کە ئەوان خەڵکیان قڕوبرسی کردیە لە ڕێی خێرخوازانەوە کە کۆمەڵ دەستی هاوکاری بووە ئەگەر ئەو معانات و گرفتانەی کە ئەوان بەسەر ئەو میلەتیان هینا ئەو حیزبە ئیسلامیانە نەبانە و لە ناوانی شێ لە ڕێزی پێشەوە کۆمەڵ نەبا بە پرۆژە خێرخوازیەکانەوە. ئێستا کارەساتی مەرگەسات لە وڵاتە دەبیسترا بە هەموو وڵاتانی دنیا. ئەگەر ئەندامی پەرلەمانی لیستی کۆمەڵی دادگەری زیاتر بن لە پەرلەمان دەتوانن چی دیکە بکەن؟ مامۆستا محەممەد بەتەکید مێژوو شاهیدە لە پەرلەمانتارە ئیسلامیەکان سوپاس بۆخوا کە پارێزەری شوناسی خێزان بەهاجوانەکان و کۆمەڵێکی یاسایی زیاتر لە خۆشەویستی خاک وڵات و نیشتیمان ئەوان وایان کرد ئەسڵن تو بابەتە دینیەکە لە سەرسەر و لە سەرچاومان بە مەبدە ئەوە ئێمە شانازی بە دینەکەمان دەکەین. باشە بەڵام لەبارەی بەڕێوەچوونی پرۆسەکانی ئەم وڵاتە پرۆژە خەدەمیەکان پارێزگاری لە ژینگەی ئەم وڵاتە هەرچی بابەت کە دەتەوێت قسەی لەسەر بکەی ئەوانە هەمویان بەرەو ئاقارێکی مەترسیدار برد پێگەی هیچ شتێکیان بۆ هیچ نەهێشتەوە. ئەو هەموو گەنجە ڕوو لە ئەوروپا دەکا مەگەر حیزبە ئیسلامیەکان خەڵکیان بێزار کردووە، ئەم هەموو کێشەی تەلاق و کێشە خێزانیانە هەیە مەگەر حیزبە ئیسلامیەکان لەسەر دەسەڵاتن. ئەگەر ئەو پرۆژە گرنگانە نەبانە وەکو مەدرسەکانی قورئان وەکو قوتابخانەکانی علومی شەرعی خەڵک زیاتر سەری لێ دەشێوەوە. خەڵک بەرگەی ئەو هەموو ناخۆشی و گرفتە بڕۆ دکتۆرە دەرونیەکان ببینە سەرایان بەرناکەوێ چێ هۆکارەکە ئەم خەڵکە تووشی کێشە و گرفتی دەرونی بووە، چێ هۆکارە لەوەی حدود و سنوورەکان بەدەستی ئەوانن ئەو هەموو دەرمانە ئێکسپایرە ئەو خۆراکە خراپەی کە دەیخەنە بەردەستی کوالیتی باز لە کوالیتی کۆنتڕۆل دەکرێت، باز لە وەزارەتی چاودێری دەکرێت، باز لە کۆمەڵێک شت دەکرێت بەڕاستی بە هەموو پێوەرەکان ئەوانە ئەوەن بدرێنە دادگا و بە شێوازێک تۆڵە ئینتقامیان لێ بکرێتەوە پێش ئەوەی ڕسوایی قیامەت و بەردەم خوابن لە بەردەم ئەم جەماوەرە ڕۆژێکیش دێ دەبێت ئەو باز بدەن باش لە خۆیان بترسێن. واللهی بە قسەی مەزلومێک و مستەضعفێک نەترسن کە پێغەمبەری خوا دەفەرمێ اتقوا دعوة المظلوم، بترسن لە دوعای کەسێک کە زوڵم و غەدری لێ کراوە. ئەو وێنەیە لە لای بەرپرسانی ئەو وڵاتە دیارە ئەو وێنەی خەڵک ئەو نەهامەتی خەڵک ئەو بێموسەیە ئەو وەزع و گوزارانێک کە خەڵکێتی دیارە ئەو وێنەیە دیارە. مامۆستا محەممەد ئەگەر دیار نەبوایە ئەم هەموو ترسیان لە چیکەوەی دەترسن قەبارەی خۆیان دەرکەوێت. ئێستا دەترسن ئەی ئەو هەموو ترسیان فەرموو ئەو خەڵکە ببینە ئەی ئەو خەڵکە چی هەراسانیان کردووە بە هەموو خەڵکێک باشە ئەگەر مامەڵەیەکی ئاوا کۆی لە ئاسا لەگەڵ کارمەندەکانی خۆیان دەکەن یا لەگەڵ ئەندامەکانی حیزبەکەی خۆیان دەکەن قبولیەتی کەسێک کە کادری حیزبێکی دەسەڵاتە هەرچی بەرامبەر بکرێ کە ئەوانش زۆر لێیان بێزارن، بەڵام بۆ بەرامبەر خەڵک کە خاوەن خوای پەروەردگار بە ئازادی دروستی کردووە حەق و دەنگ و ڕەئیەکی ئازادی هەیە. ئەوە چی ئەم هەم سەرخستنە سەر خەڵکە لە دەستگا مؤسسەسی حکومیەکان لە پرۆسەی وەزارەتی پەروەردە ڕابگرە لە هەر شوێنێک دەڵێ دەسەڵات بێزاری کردوم حیزب بێزاری کردوم بە دوای ڕێژەی دەنگەکانمدا دەگەڕێت چەند دەنگ دەتار هەیە کارتی دەنگدانەکەت بێنە فلانە شتە بێنە تۆ ئاوا دەکەی فلانە کەسە لەناو عائیلەکەی ئێوە دەنجی لەگەڵ فلانە حیزبەیە ئاگاداری بن قۆڵبەستی بکەن بە جۆرێک لە جۆرەکان ئەوەتەیە ئێستا بە ئاشکرا خەڵک نابنە کونجی زیندان بەڕاستی ئەوە جوان نیە هەر لەو بانگەشەی کە وەکو هێمایەک بەکاردێنین بۆ چاوبەستەی خەڵک کوا دیموکراتی کوا ئازادی کوا مافی خەڵک یعنی ئەوە پێچەوانەی ڕگلامەکانی خۆتان لە دژی ئەگەر هیچ نەیارێکتان نەبێ ئەوان دەڵێن ناحەزمان زۆرە باش چێ ناحەزی قەواری هەرێمی کوردستانە باشە من لە زیاتی هەموو ئیسلامیەکەوە لێرە قسە دەکەم ئەگەر بە ئینسافەوە بڵێم هەموو ئیسلامیەکان بڕلیان پرسە دەڵێن سوێن بەخوا پێمان ناخۆشە باسی هەرێم بکەین بەوەی کە کاربەدەستەکانی پێمان خۆش بوو مەدەحمان کردبانە بمان گوت با کەسی باشن لە خەمی ئیسلامن لە خەمی دینن لە خەمی ئەم کۆمەڵگەیەنە لە خەمی بەهێز ڕاگرتنی قەواری هەرێمی کوردستانن بەڵام بۆ وایان نەکرد خەڵک سوپاس و دەستخۆشیان بکات بۆ وا دەکەن یعنی خۆشیان لە سەرنجامی خۆیان دەترسن و خەڵکیشیان بەرەوە ئامانجە من پرسیارە لەوان دەکەم بۆ واتان کرد کار بەدەستانی بەڕێز ئەگەر وەکو مامۆستا قومری ئاماژەی فەرموو ئەگەر وانە بوایە ئێستا بۆ دەترسان لەوەی کە پارەی دزراوی خەڵک لە دیسان لە چاو بەستنی خەڵک سەرفکەنەوە باشە شتێک کە کۆمەڵ یادگەری زۆر شانەزی پێوە دەکا کە زی شانەزیشە بێگومان بابەتی پەروەردەیە کە لە هەموو ئەو بارەگەیانی هەیەی هەموو ئەو بابەتانەی کە دەچێتەوە نەوە بواری پەروەردە هەل لە ڕاگەیاندن هەل لە کادیران زۆر شانەزی پێوە دەکەن
ئەمە چی خستۆتە سەر خەرمانی بە تایبەتی بەها خێزانیەکان، تۆکمەکردنی خێزان، پاراستنی خێزان و دەتانەوێت چی دیکە بکەن کە لە ڕێی پرۆژە یاسای خراپ کە لایانی بەرامبەر دەیەوێ خێزان لە بەریەک هەڵوەشێتەوە ئێوە چۆن بەرگری لەو بابەتانە بکەن؟ بەڵێ وەڵاهی مامۆستا من بە دوو وەڵامی کورد وەڵامی ئەو ئاماژە جوانەی جەنابەت دەکەم. یەکیان هەر لە زاری بەرپرسە باڵاکانی خۆیانەوە تا ئاستی پەرلەمانتاریش ئەو برا خوشکە پەرلەمانتارە مجاهیدانەی کە لە پەرلەمان لە سەنگەری بەرگریکردن لە دیفاع لە عەقیدە و دین و شوناس و بەها باڵاکانی ئەم کۆمەلگایەمان دەجەنگن بەڕاستی ئەوێ شوێنی ئەوەیە کە ئێمە تەقدیری جۆدی ئەوان بەکەم نەزانین و فەرمانی قورئانیشە پێمان دەڵێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم وەکو مرد وەستاون لە پارێزگاریکردن لە شوناسی خێزان و لە عەقیدە و دینی ئەم خەڵکە هەر ئەوان قسەی خۆیان نەگوتیانە کە جاری وایە بۆ واژوو کۆکردنەوە ڕۆیشتینە لایەن قسەمان لەگەڵ کردوون گوتمان ئەو یاسایی کە لە پەرلەمان هێناوتانە دەتانەوێ بڕیاری گشتی لەسەر دەرخن. ئایا نازانن ئەوە مەترسی هەیە بۆ داهاتووی ئەم میلەتەمان؟ ئایا نازانن ئەوە شوناسی خێزان بەرەو ئاقارێکی هەڵدێر دەبا؟ پاشان با لەو سەقفە زەمەنیە بینە دەر ئایا نازانی بۆ خانەوادە و خێزانەکەی خۆت خراپە؟ بە زمانی حاڵ دەڵێن سوێن بەخوا دەزانین خۆشمان مزەحین و میلەتەکەشمان، بەڵام ئێمە بڕیاری خۆشمان بەدەست خۆمان نییە. لە سەروی حیزبەوەمان فەرمان پێکراوە و فەرمانێکیش پڕەتی لە دەست و قۆڵ بەستن و دەم بەستن و چاواشەکانی. ئەوە قسەی خۆیانە. پاشان بەنسبەت پرۆژەکانی دیکەشەوە یعنی بەداخەوە بۆ ئاوا لە میلەتێک بکرێ وەزعێکی ئاوا دروست بکرێ کە میلەتی با بڵێن هەرێمی کوردستان لە وڵاتانی دنیاوە ئاماژە بە داهاتەکەی دەکرێت، ئاماژە بە نەفتەکەی دەکرێت، ئاماژە بە کۆمەڵێک ئەو ژینگەی کە لە وڵات مساعدە بۆ کەرتی بازرگانی بۆ کەرتی ژینگە و زراعە و بەرهێنان کشت و کاڵ هەموو ئەوانە وڵاتان خۆزگەی پێدەخوازن. بڕوادەکەی بەشێک لە وڵاتانی ئەوروپی یا بەشێک لە وڵاتانی خەلیجیش ژینگەی جوگرافی هەندێک لە وڵات بەکرێ دەگرن بۆی بەرهەمەکانی خۆیان ئەلەم وڵاتە بکەن و پارەی عەرزەکە دەدەن. ئەو وڵاتی ئێمە هەموو ئەوانەی لێ بەرهەم دێ بەڵام کووە. بەڵێ مامۆستا قومریە دیارە لە بەهاگشتەکانی نێو کارنامەکەی کۆمەڵی دادگەری ئەوە هاتووە کە یەشێک لە خاڵە هەرە گرنگەکان پاراستنی بەها خێزانیەکانە لەگەڵ ڕێگریکردن لەو یاسایانەی کە پێچەوانەی بنەما شەرعیەکانی ئاینی ئیسلامن. جەنابتان لە نێو ڕێکخراوی خوشکانی ئیسلامین و زۆر باش درک بەو مەترسیانە دەکەن کە لە ڕێی ئەو ڕێکخراوانەی کە دروستکراوی بەشێکیان دەرەوە بەشێکیان ناوەخۆنە. ئەگەر متمانی خەڵک بەدەستبێنن چۆن دەتوانن لە ڕێی پەرلەمان لە ڕێی ئەو پرۆژە یاسایانە بتوانن ڕێگری لەو بابەتە بکەن کە ئەو سەروەتە گرنگەی کە کۆمەڵگەی کوردەواری لە بەهای خێزانی هەیتی لە دەستی نەدەین؟ بەڵێ خۆی یەکێک لە شانازیەکانی کۆمەڵی دادگەری کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵی دادگەری کوردستان ئەوەیە کە بووین بە بەشێک لە ڕێگری و ڕوبەڕووبوونەوەی ئەو پرۆژانەی کە نامۆیە بە کۆمەڵگەی کوردی و ڕووی لە کۆمەڵگەی کوردیەوە بە بەرنامەدا ڕێژرا و هاتۆتە کۆمەڵگەی ئێمەوە. ئەمە یەکێکە لە ئەرکە گرنگەکانی ئێمە و یەکێکە لە شانازیەکانی ئێمە کە ئیشمان لەسەر کردووە، چ بە هۆشیارکردنەوەی خەڵک لە ڕێی کۆڕ و سێمینارەوە، چ بە پێشکەشکردنی پرۆژە یاسا و چ بە کەمپین کە دژی وەستاوینەتەوە و تەنانەت لە دادگاش سکاڵامان تۆمار کردووە دژی ئەو ڕێکخراوانەی کە ئەو دیاردە ناشیرین و نامۆیانیان هێناوەتە کوردستان و هەرێمی کوردستان بە ئێعترافی خۆیان لە کۆبوونەوەیەکە لەگەڵ یۆنامی دەستیان بۆ من ڕاکێشە وتیان لە سایەی ئیسلامی سیاسی پرۆژەی جێندەر و هاوڕەگەزخوازی لە کوردستانە لە پاشەکشێدایە بەپێی ئەو هەموو پارەی کە بۆیان سەرفەکرێ نەیان توانیوە ئەو پرۆژەیە لێرە جێبەجێ بکەن کاوان لەسەر دڵیان گرانە، لەسەر دڵیان زۆر گرانە، ئەوانی شەر هاو ئاوازیانن. جا لەبەر ئەوە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان دەستمان گرتووە بە پەروەردەیەکی ڕەسەنەوە دژی هەموو ئەو دیاردانین هەموو ئەو بیرە نامۆیانین کە یەتە کۆمەڵگەی کوردی، چونکە قەناعەتمان وایە هەموو ئەو بیرانە نامۆن لەگەڵ ئەم کۆمەڵگەیە لەگەڵ ئەم کۆمەڵگەی ئێمە یەک ناگرێتەوە، کەواتە پێویستە ئێمە ڕایان گرین نەهێڵین چیدی هەوڵەکانیان زیاد بکەن و ڕێگری بکەین لە هەموو ئەو لایەنانەی چ دەرەکی چ ناوخۆی چ لەسەر ئاستی دەسەڵات کە ڕێیان بۆ خۆشەکەین. نمونەشمان بینی کە ویستیان بۆ نمونە بابەتی هاوڕەگەزخوازی لە زانکۆی هەڵەبجە باس بکەن
ئێمە ڕێگریمان کرد و نەمان هێشت هۆشیاری قوتابیانی زانکۆ لە ڕاپەڕین بڵنگۆیان دانابوو لەسەر کۆمەڵی شوێنی گشتی بۆ بڵاوکردنەوەی ئەو فکر و بەرنامەیە گەنجانی بوێر چالاک و بۆ خواسڵحاو ڕێگریان لێکردن. ئێمە ئاگادارین هەوڵی زۆریان هەیە چ لەسەر ئاستی پەروەردە چ لەسەر ئاستی خوێندنی باڵا چ لەسەر ئاستی ڕێکخرا و سەنتەرەکان ئیش لەسەر ئەوە دەکەن کە بڵین عەتفی دەرەکی کۆمەڵگەی ئەمریکی و ڕێکخراوە بیانیەکان بۆ خۆیان ڕاکێشن و دەعمیان بکەن بۆ ئەوەی کۆمەڵێ ئەم پرۆژانە کە خۆشیان لێی بێزراون کۆمەڵگەیان بەرەو نابودی بەرەو نەمان ڕۆیشتووە یانێ ئەمە بهێن لە کوردستان و هەرێمی کوردستان و گەنجانی ئەمەی پێ ئاشنا بکەن ئاگامان لە هەموو هەوڵەکانیان تەنانەت بۆ داهاتوو ئیش لەسەرەوە دەکەن ڕاپرسیشیان کردووە کە دەستور تا ئێستا کە نەیان هێشتووە ببێتە دەستوری ڕسمی لە هەرێمی کوردستان یانێ بیکەنە دەستورێکی مەدەنی کە بە ئامانجی ئەوەی ئەو پرۆژانە هەروەکو ئەوروپا بە یاسایی بکەن و بەر لە ڕێگەی یاساوە ئیتر کەس نەتوانێت محاسبەی کچەکەی بکە محاسبەی کوڕەکەی بکە محاسبەی مناڵەکەی بکە محاسبەی قوتابخانەکان بکە محاسبەی ئەو ڕێکخراوانە بکە بۆ ڕێگریان لێ بکە. باشە بە ئەو گریمانەیە دروستکەین مامۆستا خۆمەریە کە ئیسلامیەکان لە پەرلەمانی کوردستان نەبن یان بەو ڕێژەیە نەبن کە بتوانن بەرگری لە بەها باڵەکان بکەن کۆمەڵی دادگەری لێ نەبێەوە ئەو لایەنانی کە هاوکاریشن لەو بابەتانە چ ڕوودەدا لە خێزانی کوردی ئەوەی کە ئێستا ئەیبینن وەکو دکتۆر ئاماژەی پێکرد کە ئێستا ئەیبینن ئەلحەمدولیلا بەهای باڵامان لە کۆمەڵگەیان ماوە باڵاپۆشی زیادی کردووە بەرهەمی کۆمەڵی دادگەری و ئەو حیزبانن کە وەک ئێمن بەڵام ئەگەر ئەوان لەوە زیاتر ڕێیان بۆ خۆش کرێ ڕێیان لێ نەگیرێ ئێمە بۆیە دەڵێن ئەبێ ڕایان گرین ئەبێ میلەت لەگەڵمان بێ ئەبێ گەل لەگەڵمان بێ ئەبێ جەماوەر لەگەڵمان بێ ئەوەی کە خەمی داهاتوویەتی ئێمە قەیرانی ئابووریمان هەبوو قەیرانی سیاسیمان هەیە باشە لەوانەیە خەڵک بتوانێت تەحملی قەیرانی سیاسی و ئابووری بکە بەڵام تەحملی قەیرانی ڕەوشت و ئەخلاق ناکە تەحملی تێکچوونی شیرازەی خێزان ناکە بۆیە ئەبێ لەگەڵمان بن بۆ ڕاگرتنیان و ئەبێ هەروەکو قەڵغانەکەمان گەورەترکەین چونکە ئەم قەڵغانە بە میلەت گەورەترەکرێ ئەوەش بەچیە بە دەنگەکانی کۆمەڵی دادگەری کوردستان کە هەمیشە پارێزەری بەها باڵاکان بووە هەمیشە پارێزگاری لە پەروەردەی ڕەسەن کردووە و هەوڵی داوە بۆ پاراستنی خێزانێکی ڕەسەن ئەبێ لەگەڵمان بن چونکە خۆشیان ئێستا ئەترسن لە هەوڵەکانیان لەگەڵیان ڕاستەوخۆ قسەم کردووە ئەو ئەلمانیانی کە ئیش لەسەر جێندەر هاوڕەگەز خوازیەکەن ئەڵێن بۆ خۆت قبوڵە نەخێر قبوڵینی ئەی بۆی هێنی واتە دێت تیجارەت بە ئەخلاق بە خێزانی میلەتەکەیەوە ئەکات لە پێناوی گیرفانی خۆی بەرژەوەندی خۆی ئەمە زۆر مەترسیە. باشە کاک دکتۆر ئەحمەد بابەتی پەروەردە زۆر گرینگە بەڕاستی و هەز دەکەین جگە لە کارتی پەروەردە کە قسەی زۆر هەڵدەگرێ بێڕۆڵکردنی ئاین لە نێو ئەو پەرتوکانە کە لە خوێندن هەیە زۆر دەیهێن و دەیبەن زۆر جار بەنهێنی خەریکن ئەو بابەتی ئاینە تێدا نهێڵن زۆر باسی دیموکراتیەت و بەهای جوان و بەڵام بەبێ ئاینی ئیسلام دەپرسم بەبێ ئاینی ئیسلام کە پڕیەتی لە بەهای جوان و بە هەزارە بەهای تێدایە کە دیموکراتی پێی پێنابات چ دەگوزارێ ئەگەر بێت و ئەو بابەتە لە ئاین لە پەروەردەدا وەلا نرێ بەتاکید ئەوە دەگوزارێ کە خوا پەروەردگار ئاماژەی کردووە مرۆڤایەتی کاتێک کە عەقڵ و وەحی لەگەڵ بوو ئاوەدانی لە وڵات پەیا دەکات ئاشتەوایی بەرپا دەکات پێکەوە ژیان بەرهەمی دەبێت و خۆشبەختی بۆ مرۆڤایەتی بە کاڵای باڵای ژیان دەبیندرێت ئەگەر لە ڕۆحیەتی مرۆڤەکان بەها باڵاکان نەبیندرا
عقیدە و یەکتاپەرستی بیر و باوەڕێکی بە متمانەوە بەرامبەر خوا پەروەردگار کە ئەوە بەشێکە لە فیترەت کە خوا پەروەردگار باسی فیترەتی مرۆڤبوون دەکا فیترەت الله التي فطر الناس عليها خوا پەروەردگار لەسەر ئەو فیترەتە پەیوەستبوون بە ڕۆحەوە بە خوا پەروەردگارەوە ئەوە حەقیقەتی مرۆڤە ئەگەر ئەوەی لێ دەرهێنرا ڕێک وەسفە قورئانیەکەیە کە خوا پەروەردگار دەفەرمێ ئولائیکە کەالئەنعام بەل هم ئەضل ئەوانە وەکو ئاژەڵ احترام و ڕێزمان بۆ هەموو مرۆڤێکی خاوەن عەقڵ و وجدان زیندوو هەیە کە ئەگەر ڕێز لە خۆی دەگری ئەو ڕێزێک کە خوا پەروەردگار لێی ناوی کە خوا پەروەردگار دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزمان لە هەموو مرۆڤێک کردیە بەڵام کاتێک کە خۆی ئەو ڕێزی خوا پەروەردگار بۆ خۆی ناجێڕیتەوە ئاوای بەسەر دێ کە بەسەری هاتووە مرۆڤایەتی کەالئەنعام بەل هم ئەضل لە ئاژەڵەکانیش سەر لێ شێواوترە ئەوە سەرنجامەکەیەتی وەسف و وێنایەکان زۆر دیارە و هەموو ئەو میلەتانەشی کە پەیوەستبوونیان بەخوا لەناو نەماوە با لە ڕەفاهیەت لە خۆشیدا بن با لە پێویستیەکانی ژیان هیچ نوقسانێکیان نەبوو بێت با بودجە با شەڕ هیچ شتێکیان نەبوو بێت بەڵام ئایا خۆشبەختیان هەبووە ئایا حاڵەتی دەستکەوتی بەهێزیان هەبووە بە تاکید نەیان بووە حاڵەتی ئینتیحار و خۆکشتن و وەچێشە و مشکلە ڕووی تێکردوون خۆیان لەناو خۆیان خواردوتەوە و کیان و قەوارەکەیان بەرەو هەڵدێر و لاچوون ڕۆشتووە بۆیە بەڕاستی بوونی مەبدەئی دین و بوونی مەبدەئی ڕێز لە نێوان مرۆڤەکان ئەوانە هەمووی بەرهەمی ئیسلامن کە فێری جینگە پارێزیمان دەکات فێری ڕێزگرتنمان دەکات فێری ئەومان دەکات کە بە جۆرێک مامەڵە بکەین ڕۆحیەتی ئاسوودەیی بۆ ژیانی ئێستامان و پلان و مەشروعێکی دروست بۆ ژیانی ئەولاشمان باشۆگەر دەبێت خەڵک بە پرسیارەتی دەکەوێتە ئەستۆ لە بارودۆخێکی ئاوە کە دەسەڵات بەو شێوازە مامەڵە بکە مەبەستم ئەوەیە کەسێکی ئاسایی بڵێەوە خۆی دەسەڵاتە ئەو کارە دەکات ئەو ئەمن نیم بەڵام لە دەرفەتێکدا کە بۆی دەڕەخسێ دیسان پشتگیری دەسەڵات بکاتەوە یاخود تەماشاکار بێ ئەویش بەرپرسیارەتی لە شانە لە حاڵەتی وادا مامۆستا محەممەد دەسەڵات چێیە؟ بەچێ دەگوترێت دەسەڵات بەڵێ چەند کەسێکە بەڵام لە ڕێی چەند کەسانێکەوە لە ڕێی خەڵکێکەوە زوڵمەکەیان بەسەر بەشی دیکەی خەڵک دەسەپێنن باز لە زوڵم و نادادپەروەریەکانی ڕژێمی سەدام دەکرێت و ڕژێمەکانی پێشووتریش لە ڕێی چێوە میلەت ئەشکەنجە دەدرا لە ڕێی ئەوانەی کە دەبوون داربەدەستی دەسەڵاتداران یا زۆرێک پێناسە و ناسناوی دیکەیان هەبووە ئێستاش کامەی دەسەڵاتی زۆر زاڵمە لەخوا نەترسە و سەرکوتکەرە لە ڕێی ئەو دارودەستانەیە بۆیەش خوای پەروەردگار عقوبە و تۆڵەی منافق و دووڕوەکانی بە سەرنجامێکی زۆر سەخت ناوهێناوە ئەوانەی کە ڕووپاماییان نییە و کوفریان هەیە ئەوانە سەرنجامێکی زۆر خراپیان هەیە هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژ بەڵام منافق و بێباوەڕەکان ئەوانەی یارمەتی دەسەڵاتدارەکان دەکەن إن المنافقين في الدرك الأسفل من النار أوانا لا طبقي جهر جيروي أجري جهنم من خواطنا مامدا باشا ما وصل قمريا خەڵک بێهیوا بووە بە زۆرێک لە جۆرەکان بەوەی کە ئەمەلی گۆڕانکاری نەمایە یعنی دەبینێ کۆمەڵێک گەنج کە بە بەردەوام لە زانکۆکان دەردەچن بێکار دەبن کۆمەڵێکیت کە سەری خۆی هەڵدەگرێت دەڕوا چی بکرێ ئەو گەنجانە ئومێد و هیوایان بۆ بگەڕێتەوە کە لە بەشداری پرۆسەیەکی ئەوە بەشدار بن و پشتگیری ئەو لایەنە بکەن کە بە حەقیقی و فعلی کۆمەڵێک پرۆژە یاسا دێنە پێش کە گەنجان بکەونەوە سەرکار خۆی من حەزەکەم یەک بە دوواداچوونم هەبێ بۆ پرسیارەکەی بەڕێستان بەڕێی من گەورەترین دەسەڵات ئێرادەی خەڵکە باشە واتە ئێرادەی خەڵک ئەگەر بیەوێت گەورەترین دەسەڵاتە لە هەر سنوورێکی جوگرافیا بێت ئەتوانێت گەورەترین گۆڕانکاری بکات ئەمە خاڵێکی تر سیاسەتی بەڕێوەبردننی سەقەت ئەو سیاسەتە خۆسەپێنەیە کە ڕۆڵی گەنجان سفرەکاتەوە بێ هیوایان نەکات هیوایان بۆ ناهێڵێتەوە وڵاتەکە بەجێ ئەهێڵن باشە ڕۆڵی خێزان ناهێڵێت خێزان پەرتەوازە دەکات بۆ ئەوەی خۆی لە دەسەڵاتە بمێنێتەوە بۆیە خەمخۆری ڕاستەقینەی گەل و میلەت گەنج ئافرەت هەر کۆمەڵگە بە هەموو چین تۆژەکانیەوە خودی خەڵک خۆیەتی خودی خەڵک ئەبێ کاتێککە هەڵەسێت دژی نادادی دژی ستەم دژی نائەدالەتی باشە دژی قۆرەخکاری دژی پەرتەوازەیی ئەوان ئەتوان گۆڕانکاری بکەن و گەورەترین دەسەڵاتن بۆیە ئەگەر ئێمە ئەمانەوێت بەها باڵاکان بگەڕێنینەوە ئێمە ئەگەر ئەمانەوێت گەنجانمان لە وڵاتی خۆیان بە داهاتی خۆیان بژێویەکی شایستەیان هەبێت ئەگەر ئەمانەوێت موچەخۆران بە حەق و شایستەیەکانی خۆیان بگەن هەر ئەبینین
هەر ئەم 6 مانگی ڕابردوو ئەم دەسەڵاتە لەبەر بەرژەوەندی خۆی لەبەر گیرفانی خۆی نایەڵێ پرۆسەی تەوتین کە بڕیاری دادگای فتراڵیە جێبەجێ بکرێت باشە کەواتە بۆ گەڕانەوەی سەروەری بۆ میلەت بۆ بوونمان بۆ بەهێزبوونمان بۆ ئەوەی بتوانین خۆمان بین شتی خۆسەپێن دەرەکی سەپێن نەسەپێنرێ بە سەرمانە لە هەموو ئاستە پەروەردەییەکان سیاسیەکان بەڕێوەبردنەکان پێویستە ئەو ئیرادەیەمان هەبێت ئێمە چیدی قبوڵی ناکەین ئێمە ئەبێ ڕایان گرین سیاسەتی هەڵە بەڕێوەبردننی هەڵە بە شێوازێک گەنجی من ئومێدێکی لە وڵاتان نەماوە تااقەتی خوێندنی نەماوە چونکە ئەوە بینین 10 ساڵە دامەزراندن نەماوە بیرەکاتەوە هەر بەشێک تەواو کات هیوایەکی نییە بۆیە سەری خۆی هەڵەگرێ دایک و کەس و کار بەجێ هێڵێ لەم پرۆسەیەشە قوربانی سەرەکی دیسان ژنان بەڵام لەم لاشەوە دروستمی مافی مرۆڤ و مافی ژن بەرز کراوەتەوە بۆیە پێویستە ڕایان گرین وە چی دینێڵی باسی ئافرەتانت کرد بەڵێ دەسەڵات زۆر باسی ئافرەتان دەکات مافی ئافرەت مەسەرەن لە بوونە و یادەکان کە دێتە پێش زۆر بە باڵای ئافرەتاندا هەڵدەڵێن بەڵام لە واقعدا شتێکی کرد دەگوزارێ و دەبینین هەی دەکرێت چی بکرێت بۆ ئافرەتان کە بەو شێوازە مامەڵەیان لەگەڵ نەکرێت بەڵێ وەکە بینن ساڵانە لە بۆنی جیاوازە بۆ ماکیاجێکی خۆیان بۆنی تایبەت سازەکرێت ڕۆژی جیهانی ژنانە و نازانم 16 ڕۆژی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژیە بەرامبەر بە ژنان بەڵام لە سایە و سێبەری ئەو دەسەڵاتە ئەو سیاسەتە هەڵەیە بارودۆخی ژنان ساڵ بە ساڵ مانگ بە مانگ ڕۆژ بە ڕۆژ خراپتر و خراپترە بێت تونند و تیژیەکان زیاترە بن ژنان بێبەشەکرێن لە سەرەتایی ترین مافەکانی خۆیان بۆ نمونە لە ماڵەکەی خۆیان خاوەنی ئاو کارەبا بێت بێبەشە باشە لە دڵە ڕاوکیایە موچە خۆرە موچەکەی نادرێتێ لە کاتی خۆیان پێی نادرێ فەرمانبەرە لە کاتی خۆیان پێی نادرێ خاوەنی مناڵی بێباوکە ئەو حکوومەتە هیچ سیستەمێکی سیاسی خزمەتگوزاری بۆ ئافرەتانە نییە تەنانەت حکوومەتی فیدراڵ هەیەی ئافرەتانی بێوەژن موچەیەکی ماگانیان هەیە بەڵامدای ئەمان هیچ نییە هەر نمونەیەکی واقعی ئەمڕۆ سەردانی گەڕێکێکم کرد لەو گەڕەکەیە باشە 4 ئافرەت هاوسەرەکانیان لەدەست داوە ئەم 4 ئافرەتە بە هەر 4یان خاوەنی 12 مناڵ هەمووی لە 10 ساڵی و 7 ساڵی و 8 ساڵی و ئەوانە ئەگەر خێرخوازان نەبوونایە هەوڵ و خەمی خێرخوازان وەڕێکخراوە خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری ئێستا هەمویان هەر ئێستاش یعنی لە نزیمترین باروگوزەرانی ژیانە باشە لە وڵاتێکی خاوەنی سەروەت و سامان لە وڵاتێک کە کچانی بیانی و ئەجنەبی و ئێرانی و لەش فرۆشەکان بە دەفتەر دۆلاریان پێدرێ دایکانی ئێمەش مانگانە پارەیەکی کەمیشیان پێ نادرێ کە بارودۆخی ژیان و خۆیان و مناڵەکانیان پێ بەڕێوە بەرن ئەمە حکوومەتە ئەمە دەسەڵاتە ئەمە خەمخۆرە کەواتە پێویستە ئەمانە ئاگادار بکرێنەوە ڕابگیرێن نێڵن چیدی لەسەر ئەو سیاسەتە چەوتە بەردەوام بن نێڵن ژنان لەوە زیاتر بکەنە قوربانی کاک دکتۆر ئەو کاتێ مامە کە کاتێکی کەمیشە بابەتی گەنجان بەڕاستی گرینگە دووبار پرسیارەکە بەو شێوازە دەکەمەوە کە بێهیوا بوون لە ڕوودانی گۆڕانکاری حق لەسەر حقن کە بێهیوا بن کە گۆڕانکاری دروست نابێت مامۆستا محەممەد ئەوانەی کە گەنجانیان بێهیوا کردووە با ئەو گەنجانە خۆیان ئەو هەوڵە نادروستانە لەبار ببن بۆ گەنجێک لە وڵاتە وەکو مامۆستا ئاماژەی پێفەرموو بێ بەرهەم بکرێت بێبەش بکرێت لەو هەموو حەق و مافەی کە وڵاتانی زلهێز تەماعیان لە داهاتی ئەم وڵاتی ئێمە هەیە
کەواتە باشترین شت ئەوەیە گەنجانمان و هەموو ئاستە جیاوازەکانی و کۆمەڵگەیمان بەهێز بوەستنەوە بەرامبەر بە زوڵم و ناداپەروەری بوەستنەوە و فەرمانی خوای پەروەردگارە کە دەفەرمێ بەجواب بن و لا یظلمون ولا یظلمون هەم زوڵم مەکەن هەم هێڵن زوڵمیشتان لێ بکرێ بۆیە لە شوێنی خۆیەتی بەڕاستی و ئەسڵن من لێرە پێم خۆشە ئەگەر مەجالێک هەبی هەر کەوانەیەکی زۆر بچووک تۆمەتی کۆمەڵ دەکرێت بەوەی کە ناوی ئیسلامی دروشمی ئیسلامی لە دەستداوە و دەریهێناوە ئەسڵەن دادگەری فەرمانی خوای پەروەردگارە وأقسطوا إن الله يحب المقسطين داد پرور بن بدأ هذا القرآن من هي كفرماني خواه پروردگار لسرزوي بو داد پروريه باشا ودواتر من باشم لبيره يعني كومالك شت خلقي دلسوز ولا ري مكتبي زانایانەوە پێشنیار کرا گوتیان خەڵکێکی بێویجدان و هەڵپەرست لە کاتی بانگەشە هەڵبژاردن ئەو حیزبەی کەنەیاری ئەوە یا بە جۆرێک لە جۆرەکان بە ئەوەی هەڵبژاردن وا دەکات دروشمەکانتان بە ناوی خوای تێدا نەبێ ئەوانە لا ببن بۆی نەکەونە ژێر پێیان کۆمەڵ هەستا ئەوەشی جێبەجێ کرد کە دروشمی خۆیەتی و شانازی پێ لە ناوەڕۆک هیچی گۆڕایە لە بابەتی لە ناوەڕۆکدا هەمان ئەو عەقیدە و ئایدایەیە کە کۆمەڵ شانازی پێ دەکات ئێستاش بەیداخی کۆمەڵ لا ئیلاها ئیلەڵڵاه تێدا نووسرایە و کۆمەڵ شانازی بە پرەنسیپەکانی دەکات و کار و کردار فەرمانەکانی کۆمەڵ لە پەرلەمانتارەکان و لە ئەندامە بەسیتەکانیان تاقیادەوە شانازی بە شوناسی ئیسلام بوون و بە عەقیدە و مەبدەئی بەڵکو بەدەیەها باجیان داوە لە پێناو بەرگریکردن لە سەنگەری ئیسلام و عەقیدە و دینی ئەو میلەتە بەڕاستی ئەوە هەڵوێستێکە پێویستە شانازی پێ بکرێت و میلەتیش کە خۆی پێ میلەتێکی موسڵمانە و شوێنکەوتوی سەلاح الدین ئەیوبی و شوێنکەوتوی پێغەمبەری ڕەحمەتن لە ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هەموو دڵخۆشی موسڵمانان و خەڵک دەبینین ئەوە لە کوێی ڕەوایە بەو بانگەشەی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا دەکەی بچی دەنگ بە کەسێک بدەی کە پێچەوانەی کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسە دەکا وڵاتێک کە بێڕێزی بەرامبەر خۆیان و بەرامبەر بەسەروەری پێغەمبەری ئیسلامیان کرد تۆ بێی دیفاعیان لێ بکەی و دەستخۆشیان لێ بکەی باش زۆر سوپاسان دەکەم مامۆستا قومریە شێخ محەممەد بەرزنجی کاندیدی ژمارە 3 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر زۆر بەخێر بێ سوپاست دەکەم و دکتۆر ئەحمەد جەمال کاندیدی ژمارە 7 لە لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر سوپاس دەکەم کە تۆش لەگەڵ سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان تا ستۆدیۆی 147ێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.